بە پشتگیری پارێزگار و ئیدارەی ئێستای کەرکووک، سەندیکای ڕۆژنامەنووسانی عێراق لقی کەرکووک لە نووسراوێکدا ناوی 142 ڕۆژنامەنووسی پێشکەش بە شارەوانی کەرکووک کردووە تا زەویان بەسەردا دابەش بکرێت. ئەم کارێ ئیدارەی کەرکووک نیگەرانی لای ڕۆژنامەنووسانی کوردی شارەکە دروست کردووە. یوسف موراد ساڵانێکە ئەندامی سەندیکاکەیە، بەڵام بەهۆی ئەوەی لە نەتەوەی کووردە ناوی لە لیستەکەدا نییە و بێبەش کراوە. نزیکەی 8 ساڵە ئەزمموری کاری ڕاگەیاندن بێ واندامی لقی کەرکووکی سەندیکا ڕۆژنامەنووسانی عێراقم. ئەنی بەداخەوەی کایبینم لەو لیستەی کە نێدراوە بۆ شارەوانی و بۆ لایەنە پەیوەندیدارەکان بە مەبەستی دابشکردنی زەوی بەسەر ڕۆژنامەنووسان جیاوازی زۆرە بینێ لە بینی نەتەوەکان و بە دیاریکراوی نەتەوەی کورد پشتگوێ خراوە لەم بابەتە. ینی ئەگەر بیانویەک هەیە لە دوای ئەو بەیاننامەی ڕۆژنامەنووسە کوردەکان بوترێت بەشێک لەو ڕۆژنامەنووسە کوردانە لەو ڕاگەیەندکارانە ئەندامی سەندیکانی، بەڵام خۆ من و چەند کەسێک هاوپیشی خۆمە دابی سندیکین بەڵام بێئاگا بووینە لەم لیستەکە ڕۆشتووە. دژی بێبەشکردنی بەشێکی زۆری ڕۆژنامەنووسانی کورد لە پێدانی زەوی، ڕۆژنامەنووسانی کورد لە کەرکووک هەڵوێستیان دەربڕی. لە بەیاننامەیەکدا داوایان لایەنە پەیوەندیدارەکان کردووە دژی هەوڵی تەعریبکردنیەکی نوێ بە ناوی ڕۆژنامەنووسیەوە بوەستنەوە. ئێمە بەشێکی لە ڕۆژنامەنووسان پەیوەندیان بە هیچ لەم سەندیکایانەوە نییە، بەڵام ڕۆژنامەنووسی کاران و ڕۆژانە لە ناو ڕووداوەکان و حەدەسەکانە هەن. بەشێکیان پەیوەندیان هەیە بە ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستانەوە بە عێراقەوە نییە. ئەوەی کە کارایە و پەیوەندی بە هیچ سەندیکایەکەوە نییە ئەمە بێبەش کراوە. ئەوەیشی کە پەیوەندی بە سەندیکای ڕۆژنامەنووسانی هەرێمەوە هەیە ئەویش شەر بێبەش کراوە. ئێمە داوای مافێکی سەرەتایی خۆمان کردووە وەکو هەر ڕۆژنامەنووسێک کە ناوی لەو لیستەدا هەبووە کە لەلایەن سەندیکای ڕۆژنامەنووسانی عێراقەوە ئاراستی پارێزگا و ئاراستی شارەوانی کەرکووک کراوە. ئێمەش داواکارین مافی خۆمان پێ بدرێت وەکو ڕۆژنامەنووسانی کورد، چونکە ڕۆژنامەنووسان ئەوەی دەبینێت لە ئێستادا لە مەیدانەکە، چونکە ئەو لیستەی ئەوان ئامادەیان کردووە هەندێک ناویتەیە کە یعنی دەتوانم بڵێم بە فعلی کاری ڕۆژنامەنووسی ناکەن. بە پێی زانیاریەکانی کورسات نیوز، ئیدارەی کەرکووک بۆ جێبەجێکردنی پلانەکەی زەویەک بە ڕووبەری 32 لە ناوچەیەکی باشووری کەرکووک دەستنیشان کردووە بە ئامانجی جیاکردنەوە و دابەشکردنی بەسەر ڕۆژنامەنووساندا. ئیدارەی کەرکووک بەنیازە زەوی تەنها بۆ ڕۆژنامەنووسانە بدات کە لە پێکهاتەیەکی دیاریکراون و لە ژێر سایە و سێبری دەستگا عێراقیەکاندا کار دەکەن. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.